بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. أمشو تاري ربيع الثاني 1433 كوتي بەرامبەر بە 9 2020 زاینی بەشی گەنجان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگەی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەڵدەستێت بە سازدانی ئاهەنگی کۆتایی ساڵی خوێندنی 2021. سەرەتای ئاهەنگەکەشمان دەڕازێنینەوە بە خوێندنەوەی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز لەلایەن مامۆستا توانا ئەسعەد با بەڕێزیان بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم والنجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى علمه شديد القوى ذو مرة فاستوى وهو بالأفق الأعلى ثم دنا فتدلى فكان قاب قوسين أو أدنى فأوحى إلى عبده ما أوحى ما كذب الفؤاد ما رأى أفتمارونه على ما يرى ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى عندها جنة المأوى إذ يغشى السدرة ما يغشى ما زاغ البصر وما طغى لقد رأى من آيات ربه الكبرى أفرأيتم اللات والعزى ومناة الثالثة الأخرى ألكم الذكر وله الأنثى تلك إذا قسمة ضيزى إن هي إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان إن يتبعون إلا الظن وما تهوى الأنفس ولقد جاءهم من ربهم الهدى أم للإنسان ما تمنى فلله الآخرة والأولى وكم من ملك في السماوات لا تغني شفاعتهم شيئا إلا من بعد أن يأذن الله لمن يشاء ويرضى. خی گەورە پاداشتی مامۆستا توانە بداتەوە. ئەمە دەوانی ئازیز ئێستاش گوێبیستی وتەی بە خێراتن و خستنە ڕووی چەند داتا و زانیاریەکی بەش دەبین لەلایەن بەرپرسی بەشی گەنجان بەڕێز مامۆستا عەدنان هاوار با بەڕێزان بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێز سەرۆکی دەستگای نووری حکمە، بەڕێزان برایان لە ئەنجومەنی باڵا، ئەندامە ماندوونە ناسەکانی دەستگای نووری حکمە، مامۆستا خەمخۆرەکانی قورئان، قوتابیانی شەیدای فێربوون و لەبەرکردنی قورئانی پیرۆز، میوانە بەڕێزەکان بەخێر بێن بۆ ئاهەنگی ساڵی خوێندنی 2020-2021 لە ناخی دڵمانەوە بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین، دەڵێن یاخوە بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. بەڕێزان هیوادارم لەژێر سایەی ئەو فەرموودەی پێغەمبەری خوا کە دەفەرمێ کۆمان بکاتەوە خوای پەروەردیگار کە دەفەرمێ خەیڕکم من تەعەلەمە القورئانە وعەلەمە،
بەڕێزان سەبارەت بە داتا زانیاریەکانی ساڵی ڕابردووی خوێندنی 2020-2021 لە بەشی گەنجان کە بەشی گەنجان پێک دێ لە دوو بەشی لەبەرکردن و بەشی فێرکردن. بەشی لەبەرکردن پێک دێت لە 8 قۆناغ. ئەو 8 قۆناغە دابەش بوونە بەسەر 15 هۆبە و ژمارەی قوتابیەکانیان 158 قوتابیە. و بەشی فێرکردن پێک دێ لە 3 ئاست. ئەو 3 ئاستەیە دابەش بوونە بەسەر 11 هۆبە و ژمارەی قوتابیان 105 قوتابی کە کۆی گشتی قوتابیەکان دەکات 263 قوتابی. و ئەوڕۆ پشت بەخوای پەروەردیگار ئەو برایانە بڕوانامە و خەڵات وەردەگرن کەوا لە تاقیکردنەوەکان دەرچوون و کۆی گشتی نمرەی دەرچوون لە تاقیکردنەوەکان بریتیە لە 170 بەسەرەوە و دووبارە زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. خی گەورە پاداشی بە ڕێز مام سعد نەمداتەوە. زۆر لای دنیا چووم بۆ گەشت و سەیران لە چوار وەرزدا گەرمێن و کوێستان بۆ ساچینی دڵ بۆ ئارامی گیان نەگەیشتە سایەی ئارامگەی قورئان نەگەیشتە سایەی ئارامگەی قورئان. ئامادەبوانی ئازیز ئێستاش بێکەوە بینەری ڤیدیۆیەکی دیکۆمنتاری دەبین کە لەلایەن بەڕێوەبەرایەتی بەشی ڕۆشنبیری و ئامادە کراوە. با بەڕێزیان بفەرموون. دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. فیلمی دۆکۆمنتاری ناساندنی دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحکومیە کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. 14 ساڵ بەر لە ئێستا لەسەر دەستی ستافێکی شارەزا و بە ئەزموون لە بەرواری 8 2007 لە ژێر ناوی سەنتەری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە هەولێری پایتەخت خۆی ڕاگەیاند و دوای 2 ساڵ لە ڕاگەیاندنی بە فەزلی خوای گەورە پاشان بە هەوڵ و هیممەتی شەیدایانی قورئان لقی دەزگای نووری حیکمە لە شار و شارۆچکەکانی کوردستان کرایەوە. بە جۆرێک لە ئێستادا دەزگای نووری حیکمە خاوەن 18 لقی فەرمیە بەم ڕیزبەندیە: سۆران، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک، کۆیە، خەبات، حاجیاوە، چەمچەماڵ، گەرمیان، پشدەر، سەید سادق، شۆڕش، پیرەمەگرون، شارەزور، ڕانیە، چوار قوڕنە، سەروچاوە و مەخمور. لە بەرواری 7 دوای 2019 لەلایەن ئەنجومەنی باڵای دەزگای نووری حیکمە وەک بەرزترین دەسەڵات لە فۆرمێکی تایبەت 18 مەرج و ڕێنمای ڕاستێنرا بۆ کردنەوەی بازنە. بە جۆرێک لەقەکانی دەستگا دەستکراوەکران لە کردنەوەی بازنە بە مەرج و ڕێنمایە پەسەندکراوەکان. خۆشبەختانە لەلایەن لەقەکان کاری جدی لەسەرکردنەوەی بازنە کرا و لە ئێستادا دەزگای نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگاکە و 18 لەقەکەی خاوەن 14 بازنەیە لە سنووری کاری لەقەکان. بازنەی خەلیفان سەر بەلقی سۆران، هەردوو بازنەی سیروان و خوورماڵ سەر بەلقی هەڵەبجە، هەردوو بازنەی سێتوان و بەکرەجۆ سەر بەلقی سلێمانی، بازنەی فەیلق سەر بەلقی کەرکووک، هەردوو بازنەی کفری و شەیدان سەر بەلقی گەرمیان، هەر سێ بازنەی ژارەوە و سەنگەسەر و دوو گۆمان سەر بەلقی پشدەر، بازنەی پێنجوێن سەر بەلقی سەید سادق، بازنەی زەڕایەن سەر بەلقی شارەزور و بازنەی شکارتە سەر بەلقی سەر و چاوە. پێکهاتەی پەیکەری کارگێڕی دەزگای نووری حیکمە. پێکهاتەی دواوێنەی پەسەندکراوی پەیکەری نوێی کارگێڕی ئەنجومەنی باڵا وەک بەرزترین دەسەڵات لە دەزگای نووری حیکمە جگە لە سەرۆک وەک کەسی یەکەمی دەزگا و ئەنجومەنەکە و جێگری سەرۆک دابەش دەبێت بەسەر 4 بەڕێوەبەرایەتی: بەڕێوەبەرایەتی گشتی کارگێڕی، بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە، بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری، بەڕێوەبەرایەتی گشتی دارایی و پەیوەندیەکان. بەم جۆرە کۆی گشتی ئەندامانی ئەنجومەنی باڵای دەزگای نووری حیکمە پێک دێت لە 6 ئەندام. هەروەها لە قوبازنەکانی دەزگا خاوەن پێکاتەی تایبەتی پەیکەری کارگێڕی خۆیانن. بە جۆرێک پەیکەری کارگێڕی دەستەی کارگێڕی لەق وەک بەرزترین دەسەڵات لە سنووری لەق جگە لە بەڕێوەبەری لەق وەک کەسی یەکەمی لەقەکە 4 بەڕێوەبەری تر لە خۆ دەگرێت: بەڕێوەبەری بەشی کارگێڕی، بەڕێوەبەری بەشی پەروەردە، بەڕێوەبەری بەشی ڕۆشنبیری، بەڕێوەبەری بەشی دارایی و پەیوەندیەکان. بەم جۆرە کۆی گشتی ئەندامانی دەستەی کارگێڕی لەق پێک دێت لە 5 ئەندام هاوکار لەگەڵ بەڕێوەبەری سەرجەم بازنەکانی سنووری کاری لەق.
مۆڵەتی کارکردنی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگای نووری حیکمە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەوڵی داوە مۆڵەتی فەرمی کارکردنی وەربگرێ و کارەکانی بەیاسایی کردووە. بۆیە دەستگای نووری حیکمە خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆدی 49L و فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی ناوەند بە کۆدی 3838. ساڵانەش لە وادەی دیاریکرا و راپۆرتی دارایی و چالاکیەکان بۆ هەردوو فەرمانگەی ناوبراو بەرز دەکرێتەوە. هەوڵەکان لە پێناو بەنێودەوڵەتیکردنی مۆڵەتی فەرمی دەستگای نووری حیکمە. ماوەی ساڵانێکە دەستگای نووری حیکمە لە هەوڵدایە لە پێناو بەنێودەوڵەتیکردنی مۆڵەتی لۆکاڵی دەستگا. لە ئێستادا هەوڵەکان چڕ کراونەتەوە و فایلی داتە و زانیاریەکانی تایبەت بەم پرسە پێشکەش بەلایەنی فەرمی پەیوەندی دارکراون و لە چاوەڕوانی وەڵامی ڕەزامەندی ئەوانین. دوای بە دەرەنجام گەیشتنی هەوڵەکان و ڕەزامەندیان ڕاستەوخۆ مۆڵەتی دەستگای نووری حیکمە لە عێراقیەوە دەگۆڕدرێت بۆ نێودەوڵەتی. بایەخدانی تایبەتی دەستگای نووری حیکمە بە توێژی منداڵان و نەوجەوانان. منداڵ و نەوجەوان دوو تاکە پێکهێنەری داهاتووی هەر کۆمەلگایەکەن، بۆیە چاکبوونی کۆمەلگا پەیوەستە بە چاکبوونی ئەوان. منداڵ و نەوجەوانان جگەلەوەی زۆرترین ڕێژەی پێکاتەی کۆی گشتی قوتابیانی دەستگا پێک دێنن پرۆگرامێکی تۆکمە و تایبەت بەو دووچینە لە دەستگا بوونی هەیە و قوتابی لەسەر ئەو پرۆگرامە تایبەتە بنیاد دەندرێت. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵ فێربوونی پیتەکان و دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز و خوێندنی پرۆگرامی پەروەردەیی و خولی تەرفیهی و وەرزشی جۆرا و جۆر ڕێک دەخرێت. لە نمونەی خولی تۆپی پێ و فێربوونی مەلەوانی و تایکواندۆ و گەشتی تایبەت و کردنەوەی خێوەتگا بە مەبەستی ڕەخساندنی کەشێکی پڕ لە خۆشەویستی لە نێوان قوتابیەکان. دەستگای نووری حیکمە لە ڕووی توانای مرۆیی پۆلێک لە خۆبەخشان لە خوشکان و برایان ماندوو نەناسانە شەو و ڕۆژکار و بارەکار جێڕیەکان ڕایی دەکەن، خەریکی خزمەتی بەرنامە ناوازەکەی قورئان و هەموو هەوڵێکیان خستۆتە گەڕ لە پێناو دروستکردنی کەشێکی ئارام و گونجاو بۆ قوتابیانی قورئان و شەیدایانی فێربوونی زانستەکانی قورئان. کۆی گشتی ژمارەی ئەندامانی دەستگای نووری حیکمە لە نووسینگەی دەستگا و سەرجەمی لیژنە و دەستە و لەق و بازنەکانی بریتیە لە 489 ئەندام لە هەردوو کارجێڕی برایان و خوشکان. ژمارەی قوتابی و مامۆستایانی دەستگای نووری حیکمە. قوتابیانی دەستگای نووری حیکمە دابەش دەبن بەسەر چینەکانی منداڵ و نەوجەوان و گەنجان. ژمارەی قوتابیانی دەستگای نووری حیکمە لە نووسینگەی دەستگا و سەرجەمی لەق و بازنەکان بریتیە لە 4241 قوتابی لە کارجێڕی برایان و 6392 قوتابی لە کارجێڕی خوشکان. بەم جۆرە کۆی گشتی ژمارەی قوتابیانی دەستگای نووری حیکمە بریتیە لە 10633 قوتابی. ئەوان لە خزمەت 1232 مامۆستا خەریکی خوێندنی پرۆگرامی پەسەندکراوی دەستگان. پێداچوونەوەی پرۆگرامی خوێندن لە دەستگای نووری حیکمە. بەرواری 36 2019 بە بڕیاری ئەنجومەنی باڵا لیژنەیەکی 7 کەسی لەسەر ئاسی دەستگای نووری حیکمە بە سەرۆکایەتی بەرپرسی بەشی پرۆگرام و پێگەیاندن لە ئەنجومەنی باڵا و ئەندامەتی نوێنەری نووسینگەی دەستگا و نوێنەری 5 لق پێکهێنرا بە مەبەستی گفتوگۆی پرۆگرامی خوێندن و میکانیزمی دانانی پرۆگرامێکی سربەخۆ بۆ دەستگا. دەرەنجام دوای چەند کۆبوونەوەیەکی لیژنەی پێکهێنرا و پرۆگرامی نوێ پەسەند کرا. بەپێی پلانی داڕژراوی بەشی پەیوەندیدار بڕیار وایە لە 2 ساڵی داهاتوو تەواوی پرۆگرامی پەسەندکراوی تایبەت بە دەستگا بە بازار بکرێت و لە سەرتاسەری دەستگا بچێتە بواری جێبەجێکردنەوە. گرنگیدانی تایبەت بۆ بەدەستهێنانی مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز الئیجازە فی القراءە یەکێک لە گرنگترین و سەرەکیترین کارەکانی دەستگای نووری حیکمە بریتیە لە پێدانی مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان بە ڕیوایەتە جیاوازەکان. قوتابی دوای تەواوکردنی خوێندنەوەی تەواوی قورئانی پیرۆز بە خوێندنەوەیەکی ڕاست و دروست دوجار لەلایەن لیژنەیەکی تایبەت هەڵسەنگاندنی بۆ دەکرێت و لە ئەگەری بەدەستهێنانی نمرەی دەرچوون مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز دەبەخشرێتە قوتابی. لە ماوەی تەمەنی ڕابردووی کارکردنی دەستگای نووری حیکمە سپاس بۆ خوددا 1012 قوتابی توانیویانە مۆڵەتەکە بەدەست بێنن. هەڵسەنگاندنی ساڵانەی قورئان لە بەرانی دەستگای نووری حیکمە. ساڵی 2019 بە سەرپەرشتی لیژنەیەکی تایبەتمەند لەسەر ئاسی دەستگا یەکەم هەڵسەنگاندن بۆ 28 بەشدار بوو لە قورئان لە بەرانی دەستگای نووری حیکمە ئەنجام درا و لە دوای قۆناغی هەڵسەنگاندنەکە 20 قورئان لە بەرتوانیان کۆنمرەی 85 بەسەرەوە بەدەست بهێنن. لە کۆتاییدا بە بەشداری هەزاران کەس لە بەرواری 22 2019 لە هۆڵی میدیا لە شاری هەولێر ئاهەنگێکی شایستەیان بۆ ساز کرا و خەڵات و بڕوانامەی لەبەرکردن بەخشرایە دەرچوانی هەڵسەنگاندنەکە.
شایانی باسە لە ئێستادا ژمارە قورئان لەبەرانی دەستگای نووری حیکمە بریتیە لە 141 قورئان لەبەر و لە ساڵانی داهاتوو بە قۆناغبەندی هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و بڕوانامەی لەبەرکردنی تایبەتی دەستگایان پێدەبەخشرێت. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. خی گەورە پاداشتی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری بداتەوە و کاروانی پر بەڕێکەتی دەستگای نووری حیکمەش بەردەوام کاتن. ئامادەبوانی ئازیز، ئێستاش گوێبیستی وتەی پیرۆزبایی سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەبین لەگەڵ پێدانی خەڵاتی تایبەت بە یەکەمی سەر ئاستی دەستگا. با بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا بفەرموێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم صاد والقرآن ذي الذكر بسم الله الرحمن الرحيم قاف والقرآن المجيد بسم الله الرحمن الرحيم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا لسرت هذا پڕ بەخێر هاتنی ئامادەبوانی بەڕێز دەکەم بە تایبەتی میوانانی بەڕێز و مامۆستایانی خۆشەویستی یاخۆ بەخێر بێن سەر چاوانمان و هەروەها دەستخۆشی و پێزانین و دوعا خێرمان لە بۆ ئەو برا بەڕێزانەی کەوە وەکو ئەندام لە یەکە کارجێڕیەکان لە هەر بەشێک لە بەشەکانی دەستگا کار دەکەن کە لە نەتیجەی کار و چالاکی و هەروها هەم ئاهەنگی نێوان هەموو بەشەکان پێکەوە لە فەزلی خوای گەورە بە زیادبی ساڵ بە ساڵ بەروبوومی دەستگا زیاد دەبی و خوای گەورە لە هەم لایە قبولی بکە و هەروها دەستخۆشی و پێزانینم لە بۆ مامۆستایانی بەڕێز ئەو مامۆستا بەڕێزانێکەوە پیرۆزترین کار ئەنجام دەدەن کە ئیقتدا بە مامۆستای هەموو بەشەریەت دەکەن کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە خوای گەورە دەپاڕێمەوە لەو کەسانە بن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەسفیان دەکا خيركم من تعلم القرآن وعلمه وهروها پیرۆزبایم لە قوتابیانی بەڕێز کە بە فەزلی خوای گەورە قۆناغیان لە قۆناغەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز بەڕیە و بەردەوامن لە خوای گەورە دەپاڕێمەوە ئەو دڵیان کە ئەو سینگ و ئەو دڵیان کە بڕیاریاندایە و عەزمیان جەزم کردیە بیکەنە ویعائێک لە بۆ پاراستنی کەلامی ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەو سینگ و دڵ و دەروونانە پڕکەی لە سەعادەت و بەختەوەری یا ڕەبی خوایە ئەو سینگ و دڵ و دەروونانە بپارێزی لە ئاگری جەهەنەم خوای گەورە هەموو لایەک مۆفەقکە بەڕێزان دیارە بەڕێزان ئێمە لە سەردەمێکدا دەژیین کە خەڵکی بەگشتی خەریکی دینار و دۆلارە ئیلا ما ڕەحیمە ڕەبی لە هەموو کاتێک بە تایبەتی لەو سەردەمە زۆر گرنگە لەو کاتێکەوە خەڵک خەریکی ئەو کارەیە ئەتوبەی خەریکی ئەو قورئانەبی کە خوای گەورە لە وەسفیدا دەفەرمی هو خەیر مما یەجمعون ئەو قورئانە زۆر چاکترە لە هەموو ئەو دنیای کەوە ئەهلی دنیا کۆی دەکەنەوە لە سەردەمێکدا دەژین کە پڕە لە شوبهات و شەهەوات بەڕاستی کەسێک بیەوێ دامەزراوبی لەسەر ئەو سیڕاتە المستەقیمە و بە سەلامەتی لەو دنیا دەربچی مەحاڵە بەبێ ئەوەی کەوا خەریکی ئەو قورئانەبی کە خوای گەورە سبحانه وتعالى لسورة التكوير دفرمي إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم محالة كسيك بيوي استقامة بكاببي أو ذكرك وأخواي قورا وصف قرآن بيروزي بيدكا وهروها وكل أثر دهاتيا كسيك ودز بالقرآن بقري
ومن اعتصم به هدي إلى صراط مستقيم. كسيك دستي بيو بقري بإذن خواهي قورة هداية دادري لبو صراط المستقيم. لخواهي قورة داوا كارم هم لايك من بردوام كان لخدمة قرآن بيروس لهم لايك من قبول بك خواهي قورة إخلاص صواب من بيب بخشي لخواهي قورة داوا كارم هر وكل خدمة قرآن بيروس كوي كردينوا يا ربي خواه أوها لبهشت بانو برين شاد من كي ولا دواي شفاعة بيغمبر صلى الله عليه وسلم لدواي شفاعة قرآن بيروس خواه شاد من كي وبديداري وجهي بيروزد وهروها بديداري بيغمبركات صلى الله عليه وسلم وبديداري أصحاب ياران وهروها همو أوانك أخوي قور أنعم الله عليهم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. أخوي قور پاداشی برز الله حداد سروش دزگاب داتوا. أكرموا بقوم أكرموا القرآن وهبوا له الأرواح والأبدان قوم قد اختار الإله قلوبهم لتصير من غرس الهدى بستانا. ئەمە دەوانی ئازیز بێکەوە بینەری ڤیدیۆی دووەم دەبین سەبال بە کار و چالاشەکانی بەشی گەنجان کە لەلایەن بەڕێوەبەراتی ڕۆشنبیریەوە ئامادە کراوە با بەڕێزیان بفەرمون. رضينا الله ربا قد رضينا وبالإسلام منهاجا ودينا وبالمبعوث من رب البرايا حبيب القلب خير المرسلين. رضينا الله ربا قد رضينا وبالإسلام منهاجا ودينا وبالمبعوث. معناي آية كان هتابت وين تيبقي يعني بيش أوي أمن دس بيبكم لا برك لقرآني لبربكم هتابت وانم بوها بخين مو قراءة شي لسرخو كلاجر معناي كان تيكلبون أوي لمعناي تيدقة أوي لمعناي تيناقة هول بداتن تفسيره شي لباري بخينيت وبا تفسيره شي كورتيش بي أو زور استفادة لي ذكاتن يعني جوي بدا تفسيره شي دتاني بجوي قرتن تفسير زورة بجوي قرتن لتفسيري أو لا بري أو ربعي كبتماي بيشتر جوي بديه لبروي كاتك ومشكت ربط دبي لقر معناه كان زورز باشتر وزوتر دتواني لبركي وباشتر دتاني مراجعي بكي. رب البرايا حبيب القلب خير المرسلين. رسول الله يا روحا تسامت كمثل البدر يوحي العالمين غرست بدربنا صدق التآخي وبالأخلاق نهج المتقين وبالأخلاق نهج المتقين. رضينا الله ربا قد رضينا وبالإسلام منهاجا. مامۆستا شارزا باز دەکات دەڵێ لە دنیای کتابم نەدیتە کە لە خۆی ماشەڵای لێبی مانجەی 20 کتابی دەخوێنیتەوە کەسێکی زۆر معروف عالەمیە دەڵێ لە دنیای نەمدیتە کتاب بە طریقەی دەوائر نووسرابیتەوە چونکە گەلە قورسە هەموو کتابێک بە طریقەی سیلسیلە نووسرایەتەوە یان بە طریقەی زنجیرە تەنها قورئان بە طریقەی دەوائر نووسرایەتەوە. فأولو خوي هندك اسمع الأسف أواني نزانن أشاك لواني بلين أو تسي قرآن أو هبا تيكلي نسرايتوا نازن أو روشي ديكي إعزاز القرآن تسونك غير قرآني أصلا ناطواني بطريقة بيونسوتي وبطريقة الدوائر كوا هم موضوع كان لهم وقت حاضر الإسلام منهاجا ودينا وبالمبعوث من رب البرايا حبيب القلب خير المرسلين. صلاة الله للمختار تترى
تزيد القلب نورا ويقينا. نبي الله كم تاقت قلوب للقياكم وكم ضجت حنينا، للقياكم وكم ضجت حنينا. رضينا الله ربا قد رضينا وبالإسلام منه. خۆشەویستان، ئێستا بەیەکەوە دەچینە خزمەت وتە بە پێزەکانی مامۆستای بەڕێز مامۆستای ئیبراهیم کەرکوچی. با بەڕێزم بفەرموێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين وعلى آله وصحبه ومن صار على نهجه وشريعته إلى يوم القيامة والدين. برایانی مسلمان، ئامادەبوانی خۆشەویست، قوتابیانی قورئان، مامۆستایانی قورئانی پیرۆز، زۆر خۆشحاڵم لە ئێوارە ئاهەنگێکە لە خزمەتی قوتابیانی قورئانە لە دەستگایەکی پیرۆز و گەورەیە کە هەموو تواناکانی خۆی لە بۆ خزمەتی قورئان سرف دەکات. لە سەرەتا پێم خۆشە دەستخۆشی خۆم لە مامۆستای بەڕێزم مامۆستا دکتۆر عەبدوڵڵا بکەم، خوای پەروەردیگار ئەجر و پاداشتی بداتەوە لەگەڵ ئەو ستافە بەڕێزە و مامۆستا بەڕێزانەی کە لەم سەنتەرەیە، لەم دەستگایە، دەستگای نووری حیکمەیە، بە هەموو لقەکانیەوە لە کوردستان لە خزمەتی قورئانی پیرۆز و قوتابیان و ئەهلی ئەم سەحوە مبارەکەدانە لە بۆ ئەوەی کە خزمەتێک بە کەلامی خوای پەروەردیگار و پەیامەکەی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم بکەن. دەستخۆشی لە یەکیەکەی مامۆستا بەڕێزەکان دەکەم. بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە، ئیخلاسێکی زۆری ئەوانە ئینشاء الله لە لای خوای پەروەردیگار ئومێدی قبول بوونە لە لای خوای پەروەردیگار کە ئەم بەرەکەتە کە 10,000 قوتابی زیاتر ئومێد دەکەین لە خوای پەروەردیگار لە ساڵانی داهاتووە ئەم 10,000مان بۆ بکا بە 100,000، ئەم 1000 مامۆستا بەڕێزەمان بۆ بکا بە 10,000 مامۆستا، بۆ ئەوەی کە بتوانین تەکانێکی زیاتر بە ئەم ڕابوونە ئیسلامیە و بە خزمەتی پەیامەکەی خوای پەروەردیگار بدەین. بەڕاستی نمونەیەکی زۆر گەورەیە برا ئازیزەکانم، ئامادەبوانی خۆشەویست، کەس و کاری قوتابیان و قوتابیانی بەڕێز جێگەی دڵخۆشی هەمومانە. بەڕاستی ئەم دەستگا پیرۆزە لە کوردستانە کە باڵی بە هەموو شار و شارۆچکەکانی ئەم کوردستانەیە کێشاوە، جێگەی دڵخۆشیە و جێگەی دەستخۆشیە هەمومان بەڕاستی پێکەوە لە دەوری ئەم دەستگا مبارەکەیە کە دەستگای قورئانە، ئەم دەستگا پیرۆزەیە کە دەستگای پێگەیاندنی ڕۆڵەکان و منداڵان و نەوجەوانان و گەنجەکانی ئێمەیە. بەڕاستی بە هەمومانەوە، بە هەموو چین و تێژەکانەوە، باوکان و دایکان، خواپێداوەکان و دەوڵەمەندەکان، هەمومان جێگای ئەوەیە کە بەڕاستی لە خزمەتی ئەم پەیامە جوانەیە بین و لە خزمەتی ئەم دەستگایانەیە کە بەڕاستی ئەم لقە پیرۆزانەیە کە لە سەرتاپای کوردستانە خزمەتی قورئانی پیرۆز دەکەن. برا ئازیزەکانم، لە دوای ئەوە پێم خۆشە ئەمن چەند دەقیقەیەک لە خزمەتتانە لە خزمەتی قورئان دابین. دیارە برا ئازیزەکانم، ئەمن ناتوانم هیچ شتێک باسکەم بۆتان جگە لەوەی کە قورئان کە کەلامی خوای پەروەردیگارە و خوای گەورە بۆ خۆی وەصفی قورئانی بۆمان کردووە. دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. بەڕاستی خوای پەروەردیگار وەصفی کەلامەکەی خۆیمان بۆ دەکا. دەفەرمێ بەڕاستی ئەم قورئانە، ئەم پەیامە، ئەم منهەجە ڕێنماییتان دەکا یەهدی للتي هي أقوم، لە بۆ ڕێبازێک، لە بۆ ڕێگایەک، لە بۆ منهەجێک کە ڕاستترینی هەموو ڕێگایەکانی سەرزەویە. ئەمە وەصفی خوایە لە بۆ قورئان. برا ئازیزەکانم، گەنجە باوەڕدارەکانم، خوێنەوارەکان و مثەقەف و ڕۆشنبیرەکان لە سەرتاپای ئەم زەویێدا، لە مەغریبیەوە لە بۆ مەشریقی ئەم زەویە ڕێگایەک نادۆزیەوە. لە هیچ جێگایەکە هیچ کەسێک ناتوانیە پێت بڵێتن من ڕاستترین ڕێگام بۆ تێناوە، بەڵام خوای پەروەردیگار سوبحانه وتعالى بەم قورئانەی بەردەستی ئێمە دەفەرمێ ئەم قورئانە ڕوونترین و ڕاستترین و دادپەروەرترین و چاکترین و پاکترین و بەرزترین و بەهێزترین و گەورەترین ڕێگا ئەم ڕێگاییە. بەڕاستی إن هذا القرآن
يهدي للتي هي أقوم وأوضح وأحسن وأفضل وأكرم أما براستي وأعدل أما صفات أم قرآن براي زكان خواي قورا بو خوي أوها مدحي دكاتن أم مدحي خواي پروردگار لبو قرآن سروي همو مدحكانا هيچ كسي ناتوانيا وكو خوا كخاوني كلامكيا خاوني بيامكيا سبحانه وتعالى چه دتوانيا وصفي قرآن بمشي وازبكا براستي ريقايك منهجك لعقيدكيا لشريعتكيا لياساكانيا لعلميا لزانستيا لزانياريا لأسرة ولخيزانيا لهموش جياني مروفايتيا لسر لبري جياني إنسانا پێت بڵێم منهجێک لە بەردەستایە پەیڕە و پرۆگرامێکت هەیە ڕاستترینی ڕێگاکانە ئەگەر بە دوای هەر ڕێگایەکە دەگەڕێی بەڕاستی دەبێ بزانی غەیری قورئان هیچی ڕاست نییە ئەوەی کە ڕاستترین ڕێگات دەوێ ئەوە قورئانە بەڕاستی دەبێ ئێمە لە خزمەتی ئەم قورئانەیە بین کە قورئان موژدەمان دەداتێ ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم ئەجڕەن کەبیڕە قورئان موژدەیە برا عەزیزەکانم موژدەیەکی گەورەیە بۆ باوەڕداران هەم لە دنیا هەم لە قیامەت ئەگەر دەتانەوێت دڵتان خۆش بێ موژدەتان پێ بێ موژدەی سەرکەوتن موژدەی بەختەوەری موژدەی ڕزگاری موژدەیەک کە هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژە بەڕاستی ئەم قورئانەیە کە موژدەیەکی زۆر خۆشە بشرایەکی زۆر گەورەیە لە بۆ ئێمەی ئەهلی قورئان لە بۆ ئێوەی ئەهلی قورئان قوتابیانی قورئان کە لە خزمەتی ئەم قورئانە دانا ئەمە گەورەترین بوشرا و موژدەیە خوای پەروەردیگار لە ئاەتێکی ترا دەفەرمیە وإنه لذكر لك ولقومك أي پیغمبر صلى الله عليه وسلم أم قرآن برزية شرفة رفعة لبو قوم قلكت براسي برا عزيزة كانم خواي پروردگار ديسان تأكيد كاتوا اگر هر برزيكتان دوية هر شرفيكتان دوية هر پليكتان دوية هر مقاميك دوية اگر ماموستاي اگر دكتوري اندازياري اگر خوينواري اگر نخوينواري اگر رئيسي اگر لهر شوينيك داي لهر زمان وكاتيك داي اگر هر شرفيك دوية هر برزيك دوية تنها وتنها او قرآن برز اكاتوا براكانم والله هر کەسێک بێوێ بەغەیری قورئان بەرز بێتەوە نزم ئەبێتەوە براکانم هیچ کەسێ بەغەیری قورئان بەرز نابێتەوە ئیلا نەوی دەبێ نزم دەبێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەمان پێڕادەگەیەنێ کە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ إن النبي صلى الله عليه وسلم قال إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين خوای پەروەردیگار بەڕاستی بەم کتابە کە ئەم قورئانەی بەردەستی ئێمەیە يرفع به ئەقوامن گەلانێک نەتەوەیەکی زۆر پێغەمبەری خوا دەفەرمێ پێی بەرز ئەکاتەوە برا عەزیزەکانم ئەگە تەمەشای جەزیرەی عەرەبی کەین تەمەشای ئەو دوورگەیەکەین کە قورئانی تێدا دابەزی تەمەشای شاری مەککەی پیرۆزکەین تەمەشای شاری مەدینە بکەین کە قورئان و وەحی مەهبەتی وەحینە ئەمانە وەحی لێرەیە دابەزیوە ئەم قورئانە گەورەی بەردەستی ئێمە لە دوای 1400 و ئەوەندە ساڵە 1400 ساڵ زیاتر دەبینین ئەم قورئانە کە هەمووی لە لای ئەوان دابەزیوە شوانەکانی ئەوان عەبدەکانی ئەوان فەقیرەکانی ئەوان بێدەسەڵاتەکانی ئەوان نەخوێنەوارەکانی ئەوانی گەیاندە چه ئاستێک لە جیهانە دەوڵەتی فارس و ڕۆمەکان لە چه ئاستێکدا بوون کاتێک قورئان دابەزی هێزی دەوڵەتی فارس و ڕۆم لە چه ئاستێکدا بوو جەزیرەی عەرەبی وەکو هێز و قووەت و عیلم و ثەقافە و ڕۆشنبیری لە چه ئاستێکدا بوو برا عەزیزەکانم ئەمە بەچی وایان لێ هات بەچی گەشتنە ئەو ئاستا توانیان بیلال و سوهەیب و سەلمان بگەنە شاری مەدائین و فەتحی شارە گەورەکانی قەیسەر و ئەوان فارس و دەوڵەتەکانی زلهێزی جیهان بکەن بەم قورئانە برا عەزیزەکانم إن الله يرفع بهذا الكتاب أقواما خەڵکانێکی پێبەرز کردەوە برا عەزیزەکانم ئەوانەی نەخوێنەوار بوون بوون نەخوێنەوار ئەوانەی ژێردەستە و عەبد و بەندە بوون بوون بە سادە و قادا بوون بە قیادەی زەویان گرتە دەستەوە بوون بە ڕابەری مرۆڤایەتی بوون بە پێشڕەوی مرۆڤایەتی بەڕاستی ئەمە گەورەییەک بوو بەڕاستی بەچی بەم قورئانە برا عەزیزەکانم ويضع به آخرين لەوایە کەسانێک هەر لە پاڵ شاری لە ناو مەککەیە هەر لە پاڵ کەعبەیە
هەر لە جەزیرەی عەرەبیە هەر لە پاڵ مزگەوتەکەی پێغەمبەری خوا و لە ناو مزگەوتی پێغەمبەری خوایە کە دژایەتی ئەم قورئانەیان کرد خوای پەروەردیگار نەویانی کرد وەیەضەع به ئاخەرین کەسانێکی تر تەبەت یەدا ئەبی لەهەب وەتەب بزانە هەتا ڕۆژی قیامەت چ نزمایەتیەکە چ زەلیلایەتیەکە چ ڕیسواییەکە چ سەرشۆڕیەکە لە بۆ ئەو کەسانەی دژایەتی ئەم پەیامەیان کرد ئەم قورئانەیان کرد برا ئازیزەکانم بۆیە هەر کەسێک کە تا ڕۆژی قیامەت ئەگەر بیەوێ بەرز بێ ئەگەر بیەوێ شەڕەف و پلەپایە و ناو و هەرچیەکەیە بە خەیاڵ تا دیە ئەگەر دەتەوێ لەم قورئانەیە دەستەکەوێ برا ئازیزەکانم واللهی ئەگەر ئەندازیاری ئەگەر دکتۆری ئەگەر مامۆستای ئەگەر حاکمی ئەگەر هەر کەسێ بێ لە خزمەتی ئەم قورئانەیە بێ بەرز ئەبێ جوانە بێ گەورە دەبێ بۆیە مەحبوبە بێ لە لای خەڵک بەختەوەر دەبێ لە دنیا و لە دوا ڕۆژە بۆیە ئەم قورئانە مایەی بەرزی ژیانی دنیا و دوا ڕۆژمانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمیە خەیرکم من تعلم القورئان وعلمه بۆیە ئەم فەرمودەی کە بە بەردەوام ئێمە دەیخوێنینەوە کە جێگای دڵخۆشیە بەڕاستی کە بیخوێنینەوە بە بەردەوام لەبەر ئەوەی خەیرکم من تعلم القورئان ئەم قوتابێ بەڕێزانە ئەم گەنجە بەڕێزانەی کە ئێستاکانە لە خزمەتی قورئاندانە ئەو باوکە بەڕێزانە ئەو دایکە بەڕێزانە ئەو خوا پێداوانەی هاوکاری ئەم دەستگا پیرۆزانەی قورئان دەکەن هەموویان بەبێ شک ئەڕۆنە ژێر بازدەی خەیرکم من تعلم القورئان چاکترینتان ئەو کەسانن ماڵی خۆی لە بۆ فێرکردنی قورئان سەرفەکە چاکترینتان ئەو کەسانەیە کات و وەختی خۆی لە بۆ فێرکردنی قورئان سەرفەکە لە بۆ فێربوونی قورئان خەیرکم من تعلم القورئان وعلمه ئەگەر معلمی یان متعلمی ئەگەر مامۆستای یان ئەگەر قوتابی ئەتۆ لە لای پێغەمبەری خوا چاکترین کەسی باوکە بەڕێزەکان دایکە بەڕێزەکان خوا پێداوەکان با ئێمە ئەوانەی ئەگەر ناتوانین بۆ خۆمان نەمانتوانیوە دەتوانی ڕۆڵەکەت کچەکەت کوڕەکەت لە دەستگایەکی ئاوها مبارەکە لە دەستگایەکی ئەوها پیرۆزە لە دەستگایەکی ئەوهایە کە جێگەی ثیقە و متمانەی هەمومانە بەڕاستی جێگەی دەستخۆشی و دڵخۆشی هەمومانە لە بۆ ئەوەی بتوانی کوڕەکەت و کچەکەت بێنی تەسلیمی ئەو مامۆستا بەڕێزانەی کەی عەقیدەی پەروەردە بکە پەروەردەیەکی بیر و باوڕێکی جوان ئەخلاقێکی بەرز دەست و دەمێکی پاک و خاوێن ببێتە گەنجێکی نمونەیی لە کۆمەلگایە جێگەی دەستخۆشی و دڵخۆشی بێ بەڕاستی ئەوەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ خەیرکم من تعلم القورئان وعلمه برا عەزیزەکانم ئەم قورئانە ئەوەندە گەورەیە ئەوەندە بەرزە برا عەزیزەکانم کە پێغەمبەری خوا زۆری باس کردووە و قورئان فەضل و گەورەی ئەوەندەیە کە ئێمە ناتوانین ئیلا وەکو دەریایەک قەترەیەکی لێ هەڵێنجین باسی کەین بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ لە قیامەتشا ئەم قورئانە هەر لەگەڵماندایە اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه أفرمي قرآن بخوينن قرآن بخوينن لبروي قرآن لقيامتها شفاعتان بودكا تكاتان بودكا لفرمايشتكي تراد فرمي يؤتى يوم القيامة بالقرآن وأهلي قرآن وأهلي قرآن دي خواهي قورة صورتيك ببر قرآن هذا سبحان الله زانایان دەفەرمون دەبێت چ سوورەتێک بێ خوای گەورە قورئان سوورەتێکی پێدا دەکاتن شکلی کە هەمومان بیبینین هەمومان دەزانین ئەمە قورئانە لە مەیدانی مەحشەرە یوئتا بالقورئان وأهلی قورئان و ئەهلی قورئان دێ ئەو کەسانە چێنە ئەهلی قورئانن پێغەمبەری خوا دەفەرمێ الذين كانوا يعملون به في الدنيا ئەوانەی کە کاریان بە قورئان کردووە برا عەزیزەکانم لە دنیایە قورئان برا بەڕێزەکانم گەنجە باوەڕدارەکانم لە بۆ ئەوە ئێمە نایخوێنین فێری نابین لەبەری ناکەین تەنها بیخوێنینەوە و لەبەری بکەین بەڵکو دەبێت کاری پێ بکەین بۆیە خوای گەورە دەفەرمێ ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات ئەبێ عملی صالح لەگەڵ قورئان ئەبێ برا عەزیزەکانم ئەبێ وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ ئەو کەسانە ئەهلی قورئانن کە عملیان پێ کردووە لە دنیایە ئێمە دەبێ بەڕاستی کاتێک لە دەستگایەک کە دەستگای قورئانە دەڕۆینە دەرەوە ئەچینە بازارەوە ئەچینە ناو خێزانەوە ئەگەڕێینەوە ماڵەوە ئەبێ بەڕاستی ئەخلاق و ڕەوشت و هەڵس و کەوتمان تعاملمان کڕینمان فرۆشتنمان بازارمان هەموو کارەکانمان بە پێی قورئان بێ بەڕاستی ئاوانە پیانە گوترێ ئەهلی قورئان براکانم
ئەهلی قورئان تەنها ئەوە نییە قورئانی لەبەردا بێ لەبەری کردبێ یان تەنها بیخوێنێتەوە کاری پێ نەکاتن بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەهلی قورئان و قورئان دێنن لە ڕۆژی قیامەتە تقدمه سورة البقرة وآل عمران تحاجان عن صاحبهما ئەو دوو سوورەتە گەورەی پێغەمبەری خوا ئاماژەی پێ دەکات ئەفەرمیە پێشی دەکەوێت پێشی خەڵکەکە پێشی ئەهلی قورئان دەکەوێت سوورەتی بەقەرە سوورەتی ئالی عیمران لە پێشی تۆوە ئەچێتە خزمەتی خوای پەروەردیگار سوبحانەهو وتعالى ئەچێتە خزمەتی خوا دیفاع لێ دەکا بەرگری لێ دەکا داکۆکی لە صاحبی قورئان دەکا یا صاحب القورئان ئەی ئەو کەسانەی هاوڵ و هاودەم و ڕەفیقی قورئانن بەڕاستی لە قیامەتشا قورئان لە پێشەوە لە پێشتەوەیە بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ من جعل القورئان ئەمامە هەر کەسێ قورئان لە پێشەوەی خۆی دامنێ قادەه إلى الجنة بەرەو بەهەشتی خوای پەروەردیگاری دەبا ومن ساقه خلفه قاده إلى النار هەر کەسێ بیخاتە دواوەی بۆ خۆی لە پێشەوەی قورئان بێ ڕەئی خۆی بۆچوونی خۆی عەقڵی خۆی علمی خۆی هەرچێکی هەیە پێشی قورئان بخا قورئان نەکا بە ئیمام و مامۆستا و پێشەوای خۆی لە ژیانی دنیاە ئەوە بەرەو دۆزەخی خوای گەورە دەڕوا ئەوانەی قورئانیش دەکەن بە پێشەوا و مامۆستا و ڕابەریان بەڕاستی ئاوە سوورەتی بەقەرەیە سوورەتی ئالی عیمرانە پێغەمبەری خوا دەفەرمێ لە مەیدانی مەحشەرە وەکو پەڵە هەورێک سێبەرێک لەسەر سەری تۆیە و لە پێشتەوە دێ لە بۆ خزمەتی خوای پەروەردیگار دیفاع لێ دەکا و بەرگری لێ دەکا هەتاوەکو ڕەزامەندی خوای پەروەردیگار بۆ دەستەبەر دەکاتن برا عەزیزەکانم ئەم قورئانە زۆر گەورەیە ئەم قورئانە هەموو شتێکی تێدایە ئەم قورئانە لە سەرەتاوە هەتا کۆتای ژیانی ئەم ئینسانە ئەم قورئانە لە کەون و لە کائینات هەموو شتێکی تێدایە لە مانگ لە ڕۆژ لە ئەستێرەکان لە دەریا لە چیایەکان هەرچێکێ لەم قورئانەیە هەرچی زانستێکت دەوێت لەم قورئانەدایە ئەم قورئانە باسی مەلائیکەتەکانمان بۆ دەکا باسی جنۆکەکانمان بۆ دەکا باسی بەسەرهاتی گەلانی ڕابردوومان بۆ دەکا باسی سەرنجامی گەلانی ڕابردوومان بۆ دەکا باسی چاکەکاران و صالحین و فاسقین و خراپەکارانمان بۆ دەکا ئەم قورئانە بەڕاستی چۆن عەقیدەیە بە هەمان شێوە عیبادەتە چۆن معاملاتە ئوسرەیە خێزانە هەموو شتێکە ئەم قورئانە منهەجێکی شامیل و کامیلی تەواوە لە بۆ ژیانی ئێمەی موسڵمان برایزەکان لە بۆ هەموو مرۆڤایەتی ئەم قورئانە شتێکی تێدا نییە کە خوای گەورە دەفەرمیە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا ئەمە قورئانە برایزەکانم کە وشەیەک کە خاڵێکی تێدانێ کە پێویستی بەوە بێ کە بەڕاستی کەسێک مامۆستایەک دکتۆرێک پرۆفیسۆرێک بێ لێرەیە بڵێ ئەمەتان نوقسانە ئێوەی ئەهلی ئیسلام لە بوارێک لە بوارەکانی ژیانە ئەو نوقسانیەتان هەیە چونکی پەیامەکەی ئێوە باسی نەکردووە لە مەنهەجەکەتاندا نەهاتووە قورئانێکمان لەبەردەستایە وەکو کاڵایەک بە باڵای مرۆڤایەتی بڕاوە برایزەکانم کاڵایەکە بە باڵای هەموو جیهان بڕاوە ئەگەر ئێمە بمانەوێ ئەگەر وەریگرین بەڕاستی هەرچەندێک لە خزمەتی گەورەی ئەم قورئانە دابین هێشتا کەمە برایزەکانم بۆیە لە خوای پەروەردیگار دەپاڕێمەوە بە ناوە جوانەکانی بە ئەسما و سیفاتە بەرزەکانت یا رب العالمین بمان کە بە ئەهلی قورئان بمان کە بە خزمەتکاری قورئان بمان کە بەو کەسانەمان بگێڕە یا رب العالمین کە تەمەنی خۆیان ژیانی خۆیان لە خزمەتی ئەم قورئانەیە سەرفەکەن فیدای ئەم قورئانەی دەکەن تەضحیە و قوربانی دەدەن لە پێناوی ئەم قورئانەیە برایزەکانم بە کاتێکی کەمی خۆتان ئەتوانن تەضحیە بدەن بۆ ئەوەی کە ببن بە ئەهلی قورئان ببن بە ئەو کەسانەی کە قورئان لە دنیا و لە قیامەت بەرزمان بکاتەوە برایزەکانم بەڕاستی ئەگەر بمانەوێ گەورە بین بەرز بین لە خزمەتی ئەم قورئانەیە گەورە دەبین وەخوای پەروەردیگار یا رب العالمین هەمومان بکە بە ئەهلی قورئان و دایکان و باوکانی بەڕێز ئەوانەی کە ڕۆڵەکانیان منداڵەکانیان هانی گەنجەکانیان دەدەن ئەینێرن بۆ ئەو دەستگایانە یا رب العالمین ئەوانیش لە سایە و سێبەری ئەم قورئانەیە بەختەوەر بکە لە شەفاعەتی ئەم قورئانە مەحرومیان مەکە یا رب العالمین ئەوانەی کە دەستیان هەیە لە بەردەوامبوونی ئەم کارە چالاکێ گەورانەیە خزمەتکردنی قورئانە ئەم دەستگا پیرۆزانەیە بە هەموو بەشولقەکانیەوە یا رب العالمین بەرەکەت بخە ناو ئیش و کار و ماڵیانەوە یا رب العالمین ئەوانەی کە ماڵ و سەروەت و سامانشت پێداون یا رب العالمین وایان لێ بکەی دڵەکانیان بەرەو ئەم قورئانە بێنی لە بۆ ئەوەی ببن بە خزمەتکاری ئەم قورئانە
ببن بە خزمەتکاری ئەم قورئانە کە ماڵی خۆیان سەروەت و سامانی خۆیان ببەخشن لە پێناوی ئەو قورئانەیە لە بۆ ئەوەی کە ئەم گەنجانە لەم سەردەمەیە کە مامۆستا فەرمووی کە سەردەمێکە بەڕاستی خەڵک بە دوای دینار و درهەم و کۆکردنەوەی ماڵ و سەروەت و سامانە خوای گەورە بەردەوامی و ئیستیمڕاریەتیان پێ بدا ئیستیقامە بە هەموو لایەکمان بدا ئامین یا رب العالمین وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه أجمعين. خی گەورە پاداشی مامۆستای بەڕێز بداتەوە. بەڕێزان بەڕێوەبەراتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگا چەند ڕێنماییەکیان هەیە دەربارەی خولەکانی ساڵی داهاتوو کە لەلایەن موهەندیسەفین بەڕێوەبەری ڕۆشنبیری نووسینگەی دەستگا دەخرێتە ڕوو با بەڕێزان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. قوتابیانی بەڕێز دیارە کە الحمد لله لە فەزلی خوای گەورە ساڵانە هەر قۆناغێک لە قۆناغەکان چەند جوزئێک لە قورئانی پیرۆز لەبەر دەکات و هەتا لە کۆتایی هەموو قورئانی پیرۆز لەبەر دەکاتن. بەڕاستی وەکو مامۆستایانیش باسییان کرد ئەرچی سەرشانی مەش لە بەرامبەر قورئانی زۆر فراوانتر و گەورەترە لەوەی بکە بەس لەسەر لەبەرکردن ڕابوەستی ئەوە زۆر گرینگە کامە زانست و زانیاریشمان لەبارەی ئەو قورئانە هەبی وەلەی وردبینەوە و تێی بگەین کە ئەوە وەزیفەی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام و هەر بەو شێوەیەش لەگەر هاوڵانی جوولایتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خوای گەورە باسی کردی ويعلمهم الكتاب والحکمە فێری ئەو قورئانەی کردینە کەواتە لەبەر هەندێک بەڕاستی ئەمە بە زەرورمان زانی و چەند ساڵێکیشە باس کرایە و پێشنیار کرایە کە ئەو قوتابیانەی لێرە قورئانی لەبەر دەکەن بە هەمان شێوە بناغەک ئەگەر زۆریش نەبی ئەساسیاتێک لە زانستی شەرعیشی لەگەر بخوێنن لۆ ئەوەی کە ئەو قوتابیە دەردەچیتن لە قورئان لێرە حیفظ دەکاتن بشزانی سەرەتایەک لە علومی شەرعی و ئەو وەسائیلانە کە ئەو عیلمانە وەکو وەسیلەکن لە بۆ تێگەیشتنی قورئان و لە خزمەت قورئانی پیرۆزدانە ئەگەر نەبەڕاستی وەکو برێ ناهاوسەنگ دەبی خەلەل دەبی قوتابیەک مەسەن قورئانی لەبەربی هیچ لەبارەی علوم قورئان هیچ لەبارەی ئوسوڵ فقه یان لە ڕووی لوغەی عەرەبیەوە هیچ نەزانیتن وەکو برێ بەڕاستی ناتوانی سوود و ئیستیفادەی بەپێی پێویست لەو قورئانە وەربگریتن لۆی بەڕاستی ئەو بەرنامەماندانایە کە لەگەڵ خوێندنی هەندێک خولماندانایە ئەو خولانە زۆر گرنگن پێویستە هەموو ئەو قوتابیانە کە ئەو خولانیان لەو دانرایە بەشداری بکەن یعنی وەکو لە مەنهەج دانرایە پێویستە بەشداری بکەن ئینشاءڵڵا بە گەرم و گوڕیەوە بەشداری بکەن دیارە مەرحەلەی 1 و 2 تەفسیریان هەیە الحەمدولillah بەڵام لە مەرحەلە 3 بەسەرەوە هەتا ئێستا تەنها حیفظ و مراجعەیان کردیە بەڵام لەو ساڕە ئینشاءڵڵا بە باسیشمان کردیە لە هۆبەکان بەڵام لەبەرەوە ئێستا هەموو کۆبووینەوە لەبەر بە گرنگی وەربگیرێتن و بە مەزبوطی ئینشاءڵڵا بەشداری ئەو خولانە بکەن لە هەفتەی دابێ لە سێشەمی دابێ لە دوای نوێژی عیشا ئینشاءڵڵا ئەو خولانە دەست پێ دەکاتن خولەکان چەند وەکو برێ خولەکە مەرجنی هەمویان ئێستا بتوانین ئێستا هەندێکیان دەکەینەوە لۆ ساڵەکانی بێ یان دەکرێت لە بۆ دوای نیوەی ساڵێ خولی تر بکەینەوە ئێستا 3 خولمان هەیە لە بۆ پۆلی 3 علوم حەدیثمان هەیە کە مامۆستا جەمیل شەرکانی دەیرێتەوە ئینشاءڵڵا هەرچی پۆلی 3 لە هەفتەی دابێ ئینشاءڵڵا لە مەکتەبەی دەگوترێتەوە لە دوای نوێژی عیشا لەو خولەی ئامادە بیتن پۆلی 4 علوم قورئان دەخوێنن لەلایەن مامۆستا غەریب دەگوترێتەوە ئینشاءڵڵا لە یەک لە هۆڵەکانی سەرێ دەبیتن لە دوای نوێژی عیشا دەست پێ دەکەین لە پۆلی 5 بەسەرێوە هەروەها ئەو پۆلانەی کەوا قورئانیشیان حیفظ کردیە بەس مراجعەی دەکەن هەمویان ئینشاءڵڵا لە قاعەی ئوسوڵ الفقهی دەخوێنن کە مامۆستا دکتۆر عەبدوڵڵا دەیلێتەوە ئینشاءالله تعالى ئەو زەبەڕاستی زۆر مهمە لەو خولانە بەشداری بکەن هەتا ئەگەر مامۆستایان ئەندامان یەک توانای هەبوو حەزی کرد لەو خولانە بەشداری بکە دەتوانیتن بەشداری بکات و ئیستیفادەی خۆی لێ دەبینیتن خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە صلی الله علی محەممەد وعلى آله وصحبه وسلم خوای گەورە پاداشی مامۆستای بەڕێز بداتەوە ئامە دەبوانی ئازیز کاتیەوە هاتووە خەڵات و بڕوانامە ببەخشێت بە سەرکەوتوانی گشت قۆناغەکانی فێرکردن لە بەرکردنی بەشی گەنجان سیروان ئەسعەد عەزیز دەرچووە بە پلەی دووەم قوتابی محەممەد سەردار محەممەد دەرچووە پلەی سێم
خی گەورە پاداشی بەڕێز مامۆستاخەری بداتەوە بۆ قۆناغی ڕۆژماوە نەمزانێ عەفوان مامۆستا خی گەورە پاداشی داتەوە قۆناغی 5 و 6 بەڕێز مامۆستا تاریق با بڕێزان فەرموێت قوتابی یەکەم لە قۆناغی شەشەم بڕیار ئەحمەد خدر صلاح الدین محەممەد عەلی دەرچووە پلەی دووەم مالک جەوهەر جەعفەر دەرچووە پلەی سێیەم ئازاد ئیسماعیل ساڵح قۆناغی پێنجەم ئیبراهیم شێروان سابر دەرچووە پلەی یەکەم خی گەورە پاداشی بەڕێز مامۆستا تاریق بداتەوە قۆناغی چاری لەبەرکردن مامۆستا هەژار عەبدوڵڵا یەحیا جەودەت دەرچووە پلەی یەکەم لە قۆناغی چوار هەمیان عەبدوڕەحمان مەولود بیلال بابان سابر دەرچووە پلەی سێیەم ئاکۆ کاکەدین سالم عەبدولکەریم دانا عومەر خی گەورە پاداش بداتەوە مامۆستا بەڕێز شو داوا لە بەڕێز مامۆستا یونس دەکەین فەرموودە و پێدانی شادە و ڕوانامە و خەڵات بەسەر قوتابیانی قۆناغی سێ قوتابی نیاز محەممەد تاهیر دەرچووە پلەی یەکەم توانە ئەسعەد تەها دەرچووە پلەی دووەم هادی تۆفیق مەجید دەرچووە پلەی سێیەم قوتابی سەنگەر محەممەد مەسعود مطەڵب حەمەدەمین ئاسۆسیان خوبەی محەممەد عەلی مظفر محمد كمال حمد حسن
زانا خالد ريكان محمد عبد الكريم فريد كاكل مظفر أنور محمد سعيد جليلني خواهی گەورە پاداشی بەڕێز مامۆستای نووس داتەوە ئەو قوتابیانی قۆناغی سێ بوون کە جوزی قورئانی پیرۆزیان لەبەرکرد قۆناغی دوو هۆبەی ئەلف مامۆستا متەڵیب کە چا جوزی قورئانی پیرۆزیان لەبەرکرد بەڕێز مامۆستا متەڵیب فەرموو دەرسەوە پلەی یەکەم عبد الحميد حمد أمين يكمي دوبارا لقناغي دوم متن مخلص مغديت هيمداد خضر إسماعيل درسوا بلاي سيم أمين أبو بكر صابر أمين أبو بكر صابر خواهی گەورە پاداشی بەڕێز کاک حاج متەڵیب بداتەوە قۆناغی دوو هۆبەی با داوا لە بەڕێز دکتۆر بەدران دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامەکان قوتابی سەفین عەلی دەرچووە بە پلەی یەکەم زەکەریا ئادەم خواهی گەورە پاداشی بەڕێز مامۆستا ڕەبار بداتەوە قۆناغی یەک هۆبەی بە مامۆستا توانە مامۆستا توانە فەرموو عەبدوڕەحمان سمایل ڕەسوول دەرچووە بە پلەی یەکەم محەممەد دلزار عومەر دەرچووە بە پلەی دووەم عەبدولباسط زیاد ئەحمەد دەرچووە بە پلەی سێیەم عەبدوڵڵا وەلی باپیر عەبدوڵڵا وەلی پیربال بیلال جەلال قادر خواهی گەورە پاداشی مامۆستا توانە بداتەوە قۆناغی یەک هۆبەی جیم بەڕێز مامۆستا هەژار محەممەد فەرموو مامۆستا هەژار ئەنەس موسا دەرچووە پلەی یەکەم ئەیمەن محەممەد دەرچووە پلەی دووەم سوهەیب موسا ئەوەش کە دەینە خۆنانش
سێ دڵ دەچوە دکتۆر فەریدون تیرانە بوو وینەکرا ئەو خۆ ناکەن فەقیرەوەی دەکات دەواشکە ئەفڵ مامۆستا خوا گەورە پاداشات مامۆستا هەژار قۆناغی یەکەم هۆبەی دال مامۆستا ئەسعەد فەرموو مامۆستا ئەسعەد قوتابی میقداد قادر دەرچووە پلەی یەکەم قوتابی هێمن سەباح دەرچووە پلەی دووەم عەبدوڵڵا جەمال دەرچووە پلەی سێیەم دەهام ئەحمەد محەممەد سلێمان محەممەد سلێمان پێشەنگ دڵشاد مەڕوان موسلیم شاهو عەبدولموطەلیب سعید محەممەد مستەفا خوای گەورە پاداشی مامۆستا ئەسعەد بداتەوە قۆناغی یەک هۆبەی ها مامۆستا یوسف با بەڕێزیان فەرموویت داوا لە بەڕێز مامۆستا لێر دەکەین فەرموویت بۆ پێدانی بڕوانە ئەحمەد خالد جەلال دەرچووە پلەی یەکەم لە قۆناغی یەک ئیبراهیم لوقمان دەرچووە پلەی یەکەم یەکەمی دووبارە ئیبراهیم لوقمان میکایل زلار دەرچووە پلەی دووەم شاخەوان هاشم دەرچووە پلەی سێیەم شادی مۆفەق حوسێن شاخەوان هاشم خوای گەورە پاداشی مامۆستا لێر بداتەوە خۆشەویستان پێش پێدانی بڕوانامە بە سەرکەوتوانی قۆناغەکانی فێرکردن پێشکەشکردنی چەند ڕێنمایی و ڕوونکردنەوەیەکە بۆ ساڵی خوێندنی ساڵی نوێی خوێندنی 2021-2022 لەلایەن بەرپرسی نوێی بەشی گەنجان مامۆستا دلێر واحید با بفەرموێت بسم الله والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه ومن والاه دووبارە بە خێراتنی سەرۆکی دەستگا و ئەندامانی ئەنجومەنی باڵا و مامۆستایان و قوتابیان و میوانە بەڕێزەکان دەکەین بە خێربێن سەرچاوان پێشەچی دەستخۆشی لە برای بەڕێزم مامۆستا عەدنان دەکەم وەک بەرپرسی
بەشی گەنجانی پێشوو و هەروەها ئێستاش لەگەڵمان بەردەوامە لەسەر ئەو ماندووبوون و شەو نخونەی کەوا پێشکەش کردووە. بەڕێزان وەک ئاگدارن بەشی گەنجان کراوە بە دوو بەش، یعنی 2 ڕۆژ دەوام دەکەن. ڕۆژی شەموان بۆ قوتابیانی فێرکردنی قورئانی پیرۆزە و هەروەها ڕۆژی سێشەممەش بۆ قوتابیانی لەبەرکردنی قورئانی پیرۆزە. و داوا لە قوتابیە بە ڕێزەکان دەکەین کەوا پابەند بن بە دەوامەکان و هەروەها بە دەرسەکانیان لەگەڵ مامۆستاکانیان دەم. و لە کۆتاییدا ئێمە وەکو ئیدارەی بەشی گەنجان پشتیوان بەخوای گەورە ئەم ساڵ جگە لە وانەکان کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدەین کە دەبێتە هۆی بەرەو پێشچوونی زیاتری ڕۆشنبیری و ئیمانی وەک سمیرار و خول. مامۆستا سەفی شەندێک ئاماژەی پێکرد و زۆر سوپاس بۆ جێگرتتان. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەڕێزان ئێستاش قوتابیانی قۆناغەکانی فێرکردن ناوەکان دەخوێنەوە خەڵات بڕۆنەمە پێ دەبەخشرێ. دوو پۆل لە پۆلەکانی قۆناغەکانی فێرکردن ئەلحەمدوللا توانیان تەواوی قورئانی پیرۆز ختم بکەن لەگەڵ مامۆستایەکەیان. داوا لە بەڕێز مامۆستا سەرکەوت دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامە و خەڵات بەسەر قوتابیەکانی. قوتابی ئەمین جەوهەر سەعید دەرچووە بە پلەی یەکەم. قوتابی ئاراز ئەحمەد دەرچووە بە پلەی دووەم. قوتابی بوخاری حەچیم مەجید دەرچووە بە پلەی سێیەم. کەمال سلێمان قوتابی کەمال سلێمان. قوتابی بەروار مظەفەر عوسمان. بەروار مظەفەر عوسمان. خوای گەورە پاداش مامۆستاکە بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا مەسعود دەکەین فەرموو پێدانی بڕوانامە و خەڵات بەسەر قوتابیەکانی. قوتابی عەبدوستار عومەر عەزیز دەرچووە پلەی یەکەم. قوتابی سعدی محەممەد حەسەن دەرچووە بە پلەی دووەم. قوتابی سامی عەبدوڕەحمان حەمەدەمین دەرچووە بە پلەی سێیەم. سەرجەم حوسێن قادر خوای گەورە پاداشی مامۆستا مەسعود بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا جیهاد دەکەین فەرموو پێدانی شەهادە و بڕوانامە بە قوتابیەکانی. قوتابی ئەیاد سەردار محەممەد دەرچووە بە پلەی یەکەم. قوتابی شەهریار سەردار عوسمان دەرچووە بە پلەی دووەم. يونس ظاهر صابر نشوان طارق فاروق. عبد الحميد ناصح. قوتابی محمود عامر محسن.
ديار لقمان محمد أمين. ديار أيوب حامد. أياز سردار محمد. خواهی گەورە پاداش مامۆستا جیهاب بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا سەنگەر دەکەین فەرمت بۆ پێدانی بڕوانامە. تابەکان نهاتینە؟ ئەحمەد زۆرا بوو محەممەد مەنسوور. ناتی ماسی دەست خۆش. داوا لە بەڕێز مامۆستا حوسێن یاسین دەکەین بفەرمت بۆ پێدانی بڕوانامە بە قوتابیەکانی. قوتابی تەحسین سدیق دەرچۆ پلەی یەکەم. ئەکید خوا شیفایان دێ یا ڕەبی. کاک هاوکار ناتوانێت جەسام بڵێن هاتنە خی گەورە پاداشی بەڕێز کاکتۆر حوسێن بداتەوە. چەند پۆلمەوە مخویاتی بزان. داوا لە بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانە بە قوتابیەکانی. داوا لە بەڕێز مامۆستا سیان دەکەین بفەرمێت پێدانی بڕوانامە بە قوتابیەکان. قوتابی کۆسار موحسین مستەفا دەرچۆ پلەی یەکەم. قوتابی ڕابەر موحسین حوسێن. ئەحمەد طاهر عەبدوڕەحمان. أيوب دارا أسعد. فؤاد لشكري رمضان. أو لقي طلب كان اتفاق يعني دارا. محمد سيوان أسعد. بيوم طيب وريس. أو مصعدكم خوش هنا دارا كيف اتفاق يعني. داوا لە بەڕێز مامۆستا کامەران دەکەین بفەرمێت پێدانی بڕوانەوە قوتابیەکانی. کاوکات مامۆستای قۆناغی هەفتی لەبەرکردنیشە. قوتابی ڕێباس حەمە عەبدوڵڵا. ڕێباس حەمەد عەبدوڵڵا دەرچۆ پلەی یەکەم. قوتابی ئیسماعیل زوبێر محەممەد دەرچۆ پلەی دووەم. بەشار عەبدولکەریم. ئەمین عەبدولکەریم. خی گەورە پاداشی مامۆستا کامەران بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا مستەفا دەکەین بفەرمێت پێدانی بڕوانامە. قوتابی فەرمان فرسەت تۆفیق دەرچۆ پلەی یەکەم. قوتابی مؤمین صالح عەبدوڵڵا دەرچۆ پلەی دووەم. قوتابی کاردۆ محیەدین ئیبراهیم. محمد عەبدوڕەزاق تۆفیق. محمد إبراهيم عزيز.
عبد الرحمن حيدر مولود، آسو أيوب فتاح، بدران عارب سلطان، كاردو محي الدين إبراهيم، خواهی گەورە پاداشی مامۆستا مستەفا بداتەوە. ئامادەبوانی ئازیز لێرە ژێنە کۆتایی ئاهەنگەکەمان خواهی گەورە پاداشی ئامادەبوونتان بداتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.